خاتونێکی دەزرەنگین لامان ئامادەیە ئەو کار لەسەر ئەتەمینەکە کارەکانی زۆر جوانن. خات و چراخان محەممەد ئەمڕۆ میوانی ئەم بەشی پرۆگرامی ڕۆژێکی نوێ قسە لەسەر ئەزمموی دەزرەنگینی ئەم خاتوناکەین بابزانین چۆن دەستی بۆ مبارە کردووە هەروە خۆی خوێندکارە چۆن کاتەکانی دابش کردووە لە نێوان کاری دەزرەنگینی و خوێندنەکەشیە. خات و چراخان سلااو لەبێ بەخێر سەرچاوان. پێم بڵێ لە کێک و دەست کردو بە کاری ئەتەمین چونکە بەڕاستی کارەکانی زۆر جوانن دەستە خۆش بێ. ئەمەوەی ساڵێکە بێ لە پاڵ خوێندنەکەمە دەستم بەکاری ئەتەمین کردووە سەرەتێک دەستپێکردن بۆ من سەخت بوو چونکە هیچ کەسێکم نەناسییا و کارە بکە بۆی لەشتی ئاسانەوە دەستم پێکرد و لە پاڵی ئەمەشدا ڕۆژانە سێری ڤیدیۆی فێرکاری مەکرد. زۆر باشە دەستە خۆش بێ. ماژەش بۆ بینکە خاتون خوێندکاری قانونە لەگەڵ درێژەدان بە خوێندنەکەی هەوڵیشی یا کاریی هوەری لە پاڵەوە بکات ئەمە دەستخۆشی لێکەوە جێگەی دڵخۆشیە. هەڵبژاردننی ئەم کارە تۆ لە چیوە سەرسان بووی کە دەست بکەی بەم کارە؟ ئەمە ئەو بڵێم هوەر و ئەتەمین دیزاین من ڕۆی لەگەڵ تێکەڵاکەم شتێکە خۆمی تیابینەوە ئارامی خۆمی تیابینەوە بۆش شتێکشتە دنیام تا کۆتایی تەمەن لەگەڵمدا ئەمێنێتەوە بۆی ئەم هەڵبژارد چکە ئارامی خۆم تیابینەوە هەست نەکرد خۆمی لە هەموو شتێک زیاتر خۆمی تیا ئەدۆزمەوە. زۆر باشە. ئەگەر ئێستا بۆ نمونە من بمێ فێری ئەتەمین بم پێویستە چی بزانمە بێ لە چۆ دەست پێ بکەم؟ سەرتا تابلۆ هینەکە وێنەکە کێشید لەسەر خامەکە بێت دەستی ڕسمە هەیە. باڵێ باشە. دواتر شتەکانی ترۆک و بوون ناسوفا قەزنافا خامەیە تیرە بەکارێن تو بەرداوامیکە زۆر زۆر باشە. ئێستا ئەم پاپولە جوانی کە بەدەستنەوەیە چەندێکە پێچۆ بۆی ئەم کارە خۆی تابلۆکان لە تابلۆی کە بۆ تابلۆی تیرە گۆڕی وردەکاریەکانە گۆڕێ ئەم تابلۆی دو ڕۆژم پێچوە. دو ڕۆژە پێچوە. زۆر باشە. ئەی بۆ تەنسیقکردنی ڕەنگەکان سوود لە چێ بینی تا چەند هەوڵی ئەوای بۆ نمونە پاپولەی ئەم ڕەنگەمان زۆر بینیەوە تا چەند گرنگی بۆی کە شتەکان زۆر لەواقع سەرتەخۆم پێشەوەی شتێک هەڵبژێرم بیکەم بە ئەتەمین سێرچێکی لەسەراکەم بە دوای ئاگەڕم بزانم چی جوانە چ ڕەنگێک لەگەڵیەتەوە چی بۆ بکەم. ئەوەی کە لەو کارانت بوو کارانم ێستا پیشانیانە و کارکتەری جۆکەر بوو کە کێشا بوو تا چەندە توێ لە کارەکان تا باگراوند هەبێ لە دوایەوە بۆ نمونە کە من کارێکم بینی خوێندنەوەی بۆ بکەم بۆ نمونە دەستێکی دروست کردووە دڵێک لەسەرەوەتی شێوازی ئەم کارانە تا چەنە تێ خەڵک لی تێ بکات نەگەر کارێک بێ بۆ جوانی و تاو بێگومان ئەمەی زیاتر یانی هینێکێ بێ چیرۆکێکی لە پشتەوە بێ یان خەڵک چۆن بڵێم جۆکەری ئێستا بۆن خۆمان لەناو خۆمان دەکورد زۆر باوە خەڵک زۆر تەعابەی فیلمەکانی یەکە خۆشم یەکتم لەوانە زۆر حەزم کرد بیکەم بەتە من بێگومان ئەمێ باگراوندێکی تریشە لە پشتەوە بێ نەکەرەوەی بڵێم وێنەیەک بێ بۆ جوانی. زۆر باشە. ئێستا پرسیاریەوە بکەم باگراوندی ئەم کێشانی پەپولەیە چییە؟ چیرۆکی ئەمە لە چییە؟ خۆم هەر نازانم لە مناڵیوە حەزم بە پەپولە و ئاژەڵ ئەشتانەوە هاتووە پەپولێکێک بوو لە شتانی کە زۆر سەرسامی جوانەکەمی بۆ حەزم کرد درستیکەم. زۆر باشە دەستە خۆش بێ وەکو سەرکۆش باسی لێوە کرد تۆ خوێندکاری لە یەکێک لە بەشەکانی زانکۆ هەروە ماڵیشتان لێرە نییە لە داخلیت لە شت ساغ بێت پێم بڵێ چۆن کاتەکانی خۆت دابەشەکەی لە نێوان خوێندنەکە لە نێوان کاروباری داخلی لە نێوان ئەم کاری دەزرەنگینیانت بێگومان خوێندەکەم لە تۆپایە سەرتا خوێندنەکەمەکەم اینجا کاروباری داخلی ئەو کاتێککە ئەمێنێتەوە بووم ئیدمە بە کارهونەریەکان. زۆر باشە. ئەم کارانە بە پێی کارەکەت ئەبێ قەبارە و شێوەکەی بگۆڕی ینی گەورەتر بێت ئەتوانم گەورەتریکەم ئەتوانم بۆ هەر دروستکردنی کارێک یەک بابەت هەڵبژێر یاخود دەتوانیت چەند بابەتێک داخڵکەیت ئەتوانم یەک بابەت هەڵبژێرم و ئەتوانم کە چمەوتێکی شتێک هەڵکەم و ئەمە ئۆش بڵێم ئەو کارانەی ئەیکەم بەشێکی بیرۆکەی خۆمە و لەسەر داواکاری خەڵکیش ئەیکەم. زۆر باشە. بە شێوازێکی گشتی تا چەند لە نێو خێزانەکەتانە کەسێک کە بووە هیچ نەبێت چنینێکی کردبێ کارێکی دەزرەنگینی کردبێت تۆ لەوە حەزت کردبێت کە تۆ ژاوە داهاتوە بە شێوازێکی زۆر بە خێزانەکەماندا هیچ کەسێک نییە. ئەی چۆن فێری ئەمانە بوو؟ تەنیا خولیایەک بووە پەرم پێداوە. سوودە بینی لەو گرتە ڤیدیوانەی لە یوتیوبەوە کە زۆر کەس هەریکی ئەم کارانن بۆی تۆ جارێکتر زیاتر لە کۆمەڵی کاری قورسترا ئیشی تیا بکەیت؟ بێگومان ئانی درۆ زۆر کارێکی وا چەندی پێچێت؟ بەچی دوو ڕۆژ دوو ڕۆژی پێچێت؟ زۆر باشە. مانگی بوو. باشە. پێم بڵێ ئێستا بۆ ئەگەر کەسێک بینەری ئەم تەوەرەمان بێت حەزی لە ئەم پەپولەیە بێ ئەو کارە جوانانەی ترت بێ
چۆن دەستی کرد دوکانێکت هەیە پێیجێکت هەیە ئینستاگرامێکی شخصی خۆمە بوو لە سەرەتەدا ئێستا پابلیکم کردو زۆربەی ئیشەکانم لێدا ناوی چێن هەر شاخان محەممەد بە ناوی خۆمەوە زۆر باشە کاتە لەو ڕێگایەوە ئەتوانین پەیوەندی بکەن تەنانەت کوردستان دەروی کوردستانیش داواکاریم هەبووە زۆر باشە هەوڵی لە داهاتوە ئەمە کارەکەت گەورەتر بکەی و بیکەمە بزنسێکی بچیکم لە پاڵ خوێنەکەمە باشە چۆن هەوڵ بۆ ئەوای بێگومان زیاتر پەرەی پێدەم بۆ پێدانی زیاتر بەم کارە پێویستە بە چیەکەی سێکی زۆتریەوێت چکە من خۆم تازە لە کارەکەیان تاو ینی پرفێ کردومە ئەو شتانەی کە خەڵک ئەزیلێتی بوون منە داواکاریەکانیەتی بپێ پێرزەکەی بێدیان ڕۆژی دایبوونێتی یان ساڵیادی هاوسەرگیریەتی زۆر ئەوانەی کە داوایەکەن ئەمانەیە زۆر باشە لەگەڵ ئەوەشە بۆ نمونە کەس هەیە هاوکارت بێ ینی چکە ئەمە پێویستی بە کۆمەڵی کەلوپەل هەیە ماتریاڵی ئەبێ شتەکان هەمووی لەبەردەست ساوێ بۆی کە توانی کاری باشتر بکەیت کە تۆڵی فراوانی کەمە گەشتی بە زیاتر کێشی من لە کوردستانە ئەوەیە زۆربەی شتەکانی کە ئەمەوێ دروستکەم کەرسە سەرەتاییەکانم دەست ناکەوێت وەکو چی؟ ئەمە کەرەسەی سەرەتایی بۆ ئەمە ئێستا زۆر باشترە هەر تەختەیەک و خامێک و خامەکە ئەوەی کە تایبەتە زۆر بە سەختی دوستم دەکەوێت یان ئەم هەموو خامێک نابێ نا زۆر باشە کەواتەم کەرسانە خۆت دروستیەکە یا خۆت بە حەزری هەیە لەبەردەستە نەوەڵا خۆم بە دوایاگەڕم تا دەستمەکەوێت زۆر باشە واتە ئەم پارچانە بە حەزرینێ باسی پەپولەکە ناکەین هەر خامەکە و تەختەکە بە حەزری لەنێو بازاڕەکانە هەیە بەجێ هەیە واتە خۆت خامەکەشی پێوەڵی هەموو شتێکی دەستە خۆش بێ داخلەکەی خۆتانە تا چەند ڕازانێتەوە بەم کارە جوانانە چونکە ئەم ساڵێکم ساڵمە لێرە بم هێشتا تەلەبەی نەقیشم تازە گەیشتمە تێرە زۆر باشەواتە یەکەم ساڵی خوێندنەکە تام ساڵ سەرکەوتوبی بە هەندێ لەو هاوڕێیانە فێرکە با یارمەتی بن دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ ئێمە زۆر خۆشحاڵ بووین